چین و رووسیا هاوکاریە بەرفراوانەکانی ئەتۆمی نێوانیان نەشاردۆتەوە و لە مانگی 5 ساڵی 2021دا لە ڕێگەی لینکی ڤیددیۆوە پێکەوە بەشداریان کرد بۆ ئاهەنگگێڕان بە بۆنی دروستکردنی یەکەکانی نوێی وێستگەی کارەبا بە وزەی ئەتۆمی لە دوو وێستگەی ئەتۆمی لە چین کە هەردووکیان تەکنەلۆژیای رووسیایی بەکاردەهێنن. پرسی ئەتۆمی کۆماری گەلی چین زۆر جێگەی نیگەرانیە و پرسیار لەبارەی نیازی کۆماری گەلی چین دەروژێنێت، هەروەها گرنگی بە دواداچوونی ڕێوشێنی پراکتیکی بۆ کەمکردنەوەی مەترسیە ئەتۆمیەکان بەهێزتر دەکات. ئەو ڕەوتە خێرایی کە کۆماری گەلی چین کاری پێدەکات، فشاری نوێ لەسەر سەخامگیری نێودەوڵەتی و ئالەنگاری نوێ بۆ بەرپەرزدانەوە و کۆنتڕۆلکردنی دڵنیایی چەک و کەمکردنەوەی مەترسی دەخۆڵخوێنێت. چین هەفتەی ڕابردوو هەوڵی دانی گەرانیەکانی وەزیرانی دەرەوەی گروپی حەود لە ژاپۆن ئاماژەیان پێکردبوو بڕەوێنێتەوە. هەمیشە چین پەیڕەوی استراتیژەتی ناوەکی بەرگری کردووە و هەروەها پابەندی سیاسەتی نەبێتە یەکەملایەن بۆ بەکارهێنانی چەکی ناوەکی دەبێت و توانەکانی ناوەکی لە ئاستێکی کەمدا هێشتۆتەوە کە بە گوێرەی ئاسایشی نیشتیمانی پێویست بکات. زۆرێک لە یاسادانەرانی ئەمریکا بە گومانن لە واژووکردنی چین لە پەیماننامەی کۆنتترۆلی چەک لە سەرەتای ئەم ساڵدا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بەشداریکردنی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی کۆنتترۆلکردنی چەک لەگەڵ ئەمریکا لە پەیماننامەی ناساو بە دەستپێکی نوێ هەڵپەسارد. من زانیاری نهێنی زۆرم لەم بارەوە پێدراوە، جبەخانەی ناوچیان ترسێنەرە و هیچ پەیماننامەیەک بۆ کۆنتترۆلکردنی نییە. ئێمە دەتوانین دانوستان لەمەڕ پەیماننامەی دەستپێکی نوێ لەگەڵ رووسیا و چین لەو بارەوە بکەینەوە. بەڵام پێم وایە بەڕەچاوکردنی ئەو هاوبەندیەی ئێمە دەیبینین و هەروەها ئەو دوژمنکاریەی لە هەردوو دیکتاتۆری هەردوو وڵات بەدی دەکەین. هەر بۆیە من هیوایەکی کەمم هەیە ئەوە ڕوو بدات. دەیڤد سیسیلینی ئەندامی کۆنگرس لە دیموکراتەکان بە دەنگی ئەمریکای گوت دەبێت ئەمریکا هەنگاو بنێت. من هەرگیز پشتیوانکارێک نەبووم لە بڵاوکردنەوەی زیاتری ناوچی. پێم وایە پێویستە ئێمە هەوڵەکانمان بکەینە دووهێن بۆ ڕێگەگرتن لە وڵاتانەی دیکە هەتا ئەمباری چەکی ناوچی خۆیان گەورە نەکەن. زیادکردنی چەکی ناوچی لەلایەن ئەمریکاوە ئەنجامی پێچەوانەی لەسەر ئەو هەوڵە دەبێت. فیدراسیۆنی زانایانی ئەمریکایی مەزەندە دەکەن چین لە ئێستادا خاوەنی نزیکەی 410 کڵاوەی ناوکی بێت. هاوکات رووسیا خاوەنی 5889 کڵاوەی ناوکیە و ئەمریکاش خاوەنی 5244 کڵاوەی ناوکیە. بۆ سندی سین سمکو عەزیز، دەنگی ئەمریکا.